سڵاتان لێبێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم کە ئەمجارش لەگەڵتان باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکەم کە لەوانەیە زۆربەی زۆرمان بەدەست ئەم کێشەیەوە بناڵێنین یاوە خودت جوانتر بڵین ئەم کێشەیەمان جاروبار لێسەر هەڵبدا و یان کەسانی نزیکیشمان دائیمە باسی ئەوە دەکەن دەڵێن ئەم کێشەیەمان هەیە و زۆر جار وەکو بڵێ سەرکەوتوو نابین لە چارەسەرەکەی ئەویش ئەوەی کە لە ناو خەڵکی خۆمانەیان لە ناو کۆمەڵگایە پێی دەوترێ کۆڵۆن یان ئەوەی کە لە ڕوەزانستی و پزیشکیەکەی و ئێمە ینی کردومانە بە کوردی پێوترێ کۆنیشانەی گرژبوون یان هەڵچوونی ڕیخۆڵەکان جا ئایا ئەم ڕیخۆڵەیە ڕیخۆڵە باریکەیە یان ڕیخۆڵە ئەستورەیە کە پێی ئەوترێ کۆڵۆن زیاتر لەوێ ئەو هەوکردنە ڕوودەدا دوامان لەیەکا کە ئێمە تووشی ئازار و ناخۆشی بین ئەمە لە چیەوە دروستە بێ ئازار و نیشانەکانی چۆن جیابکەینەوە لە نەخۆشیەکی تر و چۆن وا بکەین ڕێگری لێ بکەین و ئەگەر تووشیش بووین چۆن چارەسەری بکەین ئەمانە هەمووی پێویستی بە وەڵامی زانستی و دروستە بۆی دوورکەوینەوە لە ڕێگا هەڵەکان بۆ ئەوەی کە بتوانین کێشەی ڕیخۆڵە و کێشەی گەدە و ئەو کۆ ئەندامە هەستیارە گرنگەی کە ئێمە ڕۆژانە لە ڕێگەی خواردنەوە بەکارگەهێنین کە هەر لە دەم و سوورێنچک و گەدە و ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە و پاشان بە ڕێکە و بە پرۆسەی دەرهاویشتن کۆتایی پێدێت بە پارێزین و نێڵین تووشی ئەم حاڵەتە بێ وەڵامی ئەم پرسیارانە لای بەڕێز دکتۆر سامان تاهێرە کە ئەو پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتیە دکتۆر گیان بەخێر بێ بۆ ناو سپاس بۆ هاتنت وەکو باسم کرد ئەو بابەتێکە لەوانەیە تۆ زیاتر بەرچاومان ڕوون بکەی کە تا چەند باوە لە ناو کۆمەڵگای ئێمە بە تایبەتی و جیهان بەگشتی بەڵام سەرەتا ئەگەر یعنی پێناسەیەکمان بۆ بکەی لەسەر ئەو جۆرە نەخۆشی سەرەتا دەستان خۆش بێ سەبارەت بە هەڵبژاردننی بابەتەکە و سەبارەت بە ئەو شەی کە بەکارتان هێناوە و شەیەکە سەراحەتەن وەکو پسپۆڕێکی نەشتەرگەری ئەو جۆرە نەخۆشیانە چارەسەرەکەین گرژی کۆڵۆن یا قۆڵۆنی عەسەبی پێ دەڵێن یا هە لە ناو خەڵکا پێڵێن نەخۆشی قۆڵۆن فڵان کەس قۆڵۆنی هەیە مەسەلەن هەمومان قۆڵۆنمان هەیە بەڵام هەمومان دەوانێت تووشی نەخۆشیەکە نەبین بەڵام ناو خەڵکا دەڵێن فڵان کەس قۆڵۆنی هەیە کەواتە ئەم نەخۆشی گرژبوونی قۆڵۆنە هەیە هەڵچوونی ڕیخۆڵە یاخود هەڵچوونی قۆڵۆن ئەمە زاراویش تازێ و پڕ بە پێستی بابەتەکەیە دەستان خۆش بێ بۆ ئەو بابەتە ڕاستکردنەوەیکی زۆر سادەش ئەم کۆنیشانە بریتین لە هەوکردن وەکو جەنابەت با بڵێن لە ئەوەی کە ئیشارەت پێکرد هەوکردن نیە تەنها گرژبوونی ماسوولکانی دیواری قۆڵۆنە کە وا دەکات نەخۆشەکە تووشی ژان بێت گرژبوون لە هەر ماسوولکەیە هەبێت نەخۆشەکە ژانی بۆ دروست دەبێت بۆ گرژبوون لە ماسوولکانی سەردا هەبێت نەخۆش تووشی سەرێشە دەبێت گرژبوون و خاوبوونەوە لە ماسوولکانی قاچە هەبێ بۆ نمونە نەخۆشەکە تووشی قاجێشە دەبێت بە هەمان شێوە لە قۆڵۆنیش لە کوئەندامی هەرسیش کاتێ ماسوولکانی دیواری قۆڵۆن و کوئەندامی هەرس تووشی کرژبوون دەبن ئەم کرژبوونە وا دەکات نەخۆشەکە تووشی ئازار بێواتە گرفتە سەرچەکە ئازارە بەڵام لەبەر ئەوەی قۆڵۆن بەشێک لە کوئەندامی هەرز یاخود ڕیخۆڵە باریکە و قۆڵۆن پێکەوە دیسان بەشێک لە کوئەندامی هەرس کەوتونتە ناو بۆشایی زگی ئادەمی زادەوە نەخۆشەکە زگی دێشێواتە شوێنیشتی نایەشێت کەواتە ئەگەر ئێمە بڵین ئەگەر وەکو ماسوولکەی سەر ئاماژەت پێکرد نمونەیەکی زۆر جوان بوو ئەوە ئەگەر کرژ بێ ئەوە دیارە سەر ئێشەیە ئەگەر ماسوولکەکانی ڕیخۆڵە کرژ بێ یان بە کوردی نیشانەکانی ئەم بابەتە چییە؟ کرژبوونی هەموو ماسوولکێک لە ژیان ڕۆژانشمان لەوانەیە زۆرجار تووشی بین دەڵێن تەشەنوج باڵێن تەهەیوجی قۆڵۆن تەشەنوجی قۆڵۆن قۆڵۆنی عەسەبی ئەمانە هەمویان ئەو مستەڵەحان کە بۆ ئەم بابەتە بەکاردێن کەواتە بەشێک لە نیشانەکان نیشانەی گشتین نیشانەیەکن کە زۆر پەیوەندی بە خودی قۆڵۆنەکە نییە بۆ نەخۆشەکە ئەگەر هاتوو دوایەوە لەوانەیە ئەگەر کاتەوە بێنە سەر هۆکارەکان ئەگەر یەک لە هۆکارەکان لایانی پەستاین دەرونی بوو لایانی تەڕەد و قەلقی نەفسی بوو بۆ ئەو کەسێک کە توژۆ بە نەخۆشی قۆڵۆن نیشانەکان و کۆنیشانەکانی ئەم ترس و دڵە ڕاوچێ و پەستان دەرونی لەسەری بەدەر دەکەوێت ئەمانە ئەو نیشان ناڕاستە و خۆیانە با بڵێن بەڵام نیشان ڕاستە و خۆکان ئەوانی کە پەیوەندی بە کوئەندامی هەرس و قۆڵۆن و ڕیخۆڵە باریکەوە هەیە ئەتوانین پۆلینی بکەین بۆ سێ جۆر بەشێکیان بەشێک لە نیشانە و کۆنیشانەکان یاخود جۆرێک لە جۆرەکانی ئەو نەخۆشی کە باوە ناو کۆمەڵگادا پێی دەڵێن نەخۆشی قۆڵۆن بریتێ لە قەبزی و غازات بەشێکی تریان کە بەشێکی کەمترە لە بەشی یەکەم لە جۆری یەکەم بریتێ لە ئیسهالی و غازات بە پێچەوانەوە و بەشی سێممان هەیە جۆری سێم ڕاستتر بڵێن بریتێ لە ناو بەناو قەبزی درەنگ ئەو نەخۆشەکە کەسی توش بووەکە زگی دەرەچێت پیسایی دەکات و ناو بەناویش خێرا زگی دەردەچێت واتە ئیسهالی ناو بەناو قەبزی لەگەڵا و غازاتشی لەگەڵا
ئەم بە شێوەیەکی گشتی بەڵام هەندێک نیشانێتر هەیە بۆ نمونە ئەوجا لای ڕاستی نەخۆشەکە دێشە لای ڕاستیزگی لای چەپی سەرەوەی زگی خوارەوەی زگی مەعدەی گەدەی لەگەڵ دێشەیە هەندێک جار هێڵنجێک ڕشانەوەیەک بۆ نمونە لەگەڵێتی هەندێک جار دڵەکزی لەگەڵا ئەمانش بەشێکن لە کۆنیشانەکان بەڵام بە شێوەیەکی لاوەکی زیاتر باس دەکرێن دەست خۆش بێ ئەوەندە باوە حاڵەتەکە وەکو بڵین ئەتوانین چەترێکیشی لێ هاتووە زۆر شتی پێوە هەڵدەواسرێ مەسەلەن ئێمە زۆر جار کەسێک دەبینی وریەکی گەورەی هەیە خواردن بە ئارەزوی خۆی دەخوا هیچ ئاگای لە سیستمی خۆراکەکەی نییە کە پێشی دەڵی مەسەلەن ورگت گەورەیەڵێ وڵا پزیشکەکان پێوتم ئەوە قۆڵۆنت هەیەەوە علاقەی بە خواردنەکەتەوە نییە یعنی ئەگەر بینێ سەر ئەوەی کە تا چەند ئەم نەخۆشیەوە لێ هاتووە ببێ بە پەردەپۆشکردنی کێشەکانی تری بە تایبەتی ناوسک و ڕیخۆڵە و کۆئەندامی هەرس وڵە سەبارەت بە باوی نەخۆشەکە بڵێن نەخۆشەکە باوە بەگشتی لەسەر تاپای جیهاندا مرۆڤ زیاتر لە تەمەنی گەنجی توش دەبێت زیاتر بەڵام ئەمەش شتەکە زۆر ڕیاریکرا و زۆر ڕستێکتر نییە تەمەنی پیرشێت تەمەنی مناڵیشێت توش دەی بە پێ هۆکارەکان بە پێ هۆکارەکانی مەترسی تا چەند لە کەسەکەدا هەیە بەڵام بەگشتی ئەتوانین بڵێن لە 5 کەس کەسێک لە 150 بۆ 20 خەڵکان تووشی ئەم گرفتە دەبن گرفتی قۆڵۆن دەبن هۆکار زۆرن باجار باسی هۆکارەکان نەکەین بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کە چۆن پەردەپۆشی نەخۆشی تری پێدەکرێت بەڵێ زۆر نەخۆشی هەیە لە زانست پزیشکیدا جەنابیشت پزیشکی پسپۆڕی لە مەجای خۆتە ئەم شتانە کە پێی دەڵێن دیفرنشال دایگنۆسس واتە کەسێک کە بۆ نمونە ئەگەر تۆزە لە بابەتەکە دەرنەچین دوور ناکەینەوە زۆر بۆ نەخۆشەکە سەری دێشێت ئەم سەرێشەیە لە بەسیترین هەوکردنی پەردەکانی مێشکەوە دەست پێ دەکات لە بەسیترین تەشەنوجی ماسوولکانی سەر و کاسەی سەری دەست پێ دەکات تاوەکو دەگاتە گرەیەکی شێرپەنجەی یاخود گرەیەکی خاوێن ناشێرپەنجەی واتە لیستەکە زۆر زۆرن بامانشەوە بگەڕێنەوە سەر بابەتەکەی خۆمان نەخۆشی گرژی قۆڵۆن نەخۆشەکە قەبز دەبێ و زۆربەی جار قەبز دەبێ و غازاتی هەیە ئەو ژانی زگی لەگەڵە ئەم کۆنیشانانە ئەم چەند نیشانەیە یاخود ئەم چەند سکاڵای نەخۆش لە زۆر نەخۆشی تریشدا هەیە لە نەخۆشی هەوکردنێکی ڕیخۆڵەکان بەردەست دەبێ هەتاوەکو نەخۆشی زۆر جار سەرەتانیش گرێ شێرپەنجەی یاخود نیا شێرپەنجەی کەواتە نیشانەکان زۆر پێک دەچن کە زۆریش پێک دەچن کە کاتێ هات و پزیشکی پسپۆڕ نەخۆشەکەی استشاری پێکرد و فحوساتێکی زۆری بۆ کرد و بەدووی سەبەب بەدووی هۆکاری ئەم ژانە یاخود ئەم ناڕەحەتی و سکاڵای نیشانی نەخۆشەکەدا گەڕا و هیچی نەدیتەوە شتێکی گرنگی ئەو تۆی نەدیتەوە لەو حاڵتەدا دەڵێ حاڵتەی تو قۆڵۆنە ئەم گرژی قۆڵۆنە چکە گرژی قۆڵۆن ئەگەر بێت و دواتە گرنگە ینی بە ئەهەمیەتیش بێ وەربگرێ بۆی نەوە خوانە خواستە نەخۆشیێکی تر هەبێت بە دڵنیایەوە زۆر نەخۆشی تر هەیە یەک لەوانە بۆ نمونە شێرپەنجەی قۆڵۆنە کە نەخۆشیێکی زۆر باوە ئێستا لە ناو کۆمەڵگاکان بەگشتی و کۆمەڵگای ئەمەش بە تایبەتی دەبێت جیا بکرێتەوە نابێت نەخۆشەکە بەبێ پشکنین هەروە بەسەرماندا تێپەڕێت چ بەسەر نەخۆشدا تێپەڕێت چ بەسەر پزیشکی سپۆڕیدا تێپەڕێ و بەهاند وەرنەچیرێ بێگومان تەزاڕوپ هەیە لە بین ئەم نیشانە و کۆنیشانان زۆر باشە دێنە سەر ئەوەی چۆن ئێمە بتوانین دەستنیشانی بکەین چۆن هاوکاریمانەکەی ئەو زانیاریەی بۆی کەسێکی ئاسایی بتوانێت نیشانەکە بە هەند وەربگریان هەر وەرنەگرێ بەڵام دەمەوێت بێمە سەر بابەتی هەرە گرنگ کە ئەویش ئەوەیە بۆچی ئەم حاڵەتە دروست دەبێت هۆکارەکان چین ئایا هەموو کەسێک معڕەزەکەوای لێبێ یان بۆچی ئێستا زۆرە بە ئاوهای لێ بکەین بۆ خۆی بەگشتی نەخۆشیەکە لە زیادبووندایە لەسەر تاپای جیهاندا ناو کۆمەڵگای ئێمەشدا چونکە هۆکارەکانی توشبوون یاخود فاکتەرەکانی مەترسی توشبوون بەم نەخۆشیە خۆی بنەڕاتان ناتوانین ناوی نەخۆش لێ بدەین چونکە شتێکی فانکشنەڵە حاڵەتە چۆڵ کار ئەندامزان نیە فسیۆلۆجیە تا ڕادەیەک نەخۆشیش دیاریکراو نییە با بڵین ئەم نەخۆشە گرەیەک پەیدا بۆ هەوکردنێکی هەیە بۆیە لەبەرەوەی نەخۆش سکاڵای هەیە نەخۆش گرفتی هەیە و نەخۆش بەدەستیەوە دەناڵێن ناومان ناوە نەخۆشی با بڵین ئەگەر هاتوو باسی هۆکارەکانی بکەین فاکتەرەکانی مەترسی توش بوون کە دەڵێن لە زیادبوونە بۆچی چونکە فاکتەرەکان لە زیادبوونە بەشێک لە فاکتەرەکان پەیوەندی بەلایەنی دەرونی هەیە پەستانی دەرونی لە ڕۆژگاری ئێستادا لەسەر تاپای جیهاندا بەهۆی تەکنۆلۆژیای ناودنێ بەهۆی سۆشیال میدیای ناودنێ بەهۆی زۆر گرفتی تری کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و ئەم شتانی ناودنی ئەمانە هەمویان هۆکارن پەستان دەخەنە سەر مێشکی کەسەکە دەرونی کەسەکە وادا کە ئەو کەسە زیاتر مەترسی توشبوونی هەبێت کەواتە پەستانی دەرونی سترێس ترس و دڵە ڕاوچێ خەم و خەفەت ئەمە زیادبوون سۆشیال میدیا لەبەرەوەی ئاگامان لە هەموو شتێکە کە هەموو شتێکی ببینی کە زانیاری زۆرت هەبێ سترێسیشت بۆ زیادمان ئەوە بەشێکێتی بەشێکتر پەیوەندی بە گۆڕان لە خۆراکە هەیە لایفستایل زۆر زۆر گۆڕانی بەسەردا هاتووە خواردنە خێراکان بەشێکن لە هۆکارەکان کە لەسەر تاپای دنیادا ئێستا زۆر زۆر احتیمال دەکرێت زۆر زۆر ڕۆژانە با بڵین بەکاردێن ئەو ماوادانی کە لە خواردنە خێراکاندا بەکاردێن لایەنی دەرونی باسمان کرد لایەنی
سابقا یاخود با بڵێن پێشینەی نەخۆشەکە بۆ کەسەکە پێشین نەخۆشیەکە لە کەسوکاری نەخۆشەکە لانی خێزانی نەخۆشە کەسی دەرەجێکی تا چەند توش بووە ئەوەی کە پێی دەڵێن لانی وراسی بەشی هەرە گرنگیشی بەشی هەرە گرنگی کە نابێ فەرامۆشی بکەین زۆر جار نەخۆشەکە دێت و ئەم سکاڵایانە هەیە ئەم بەم نەخۆشیش تەشخیص دەکرێت بەڵام ئەوەتە هیچ کام لەم علاماتی خطورانە لەم هۆکارانی تیابەدی ناکرێت ئەم حاڵەتە کە ئەتوان بڵێن بەشێکی زۆری پێک دێنێ بریتە لە لایانی نەزانراو ئەوی لە عەربیدا پێ دەڵێن مبهم لە ئینگلیزدا ئیدیۆپاتیک واتە نەزانراو کەس نایزانێت وەکو دەڵێ بەس خوای گەورە پێ دەزانێت سەبەبەکەی چییە و نەخۆشەکە هیچ فاکتەرێکی مەترسیشی نییە بەڵام تووشیش دەبێت باشە ئێستا لە شتێک پێیا وەکە مەسەلەن زۆر خەڵک گلەی لە ئار دەکەیان ئاردی سپیگیان ئەو سەرچاوە کاربۆهیدراتیانەی کە پرۆسەی زۆریان بەسەردا هاتووە اینجا ئەگەر شەکرینا و پاقلاوە و شیرینیەکان بێ یان ئەو مادانەی کە بۆ شیرینکردنی زیاد لە حەد یان ئەو جۆرە خواردنانەی کە ئامادە دەکرێن لەو ئاردەی کە زۆر پرۆسەی بەسەردا هاتووە هیچ پەیوەندیەکی زانستی دۆزراوەوە کە مەسەلەن تاوا ئێمە بە نەخۆشەکان بڵین کاکە تۆ بێ واز لە ئاردی سپی بێنی بۆ ئەم حاڵەتەوە لێ دووبارە نەبێتەوە خۆی پرسیارەکەت شتێکی زۆر باش بۆ وەڵامدانەوەی بۆ ئەو کەسانی کە توشببووی ئەو نەخۆشیان دەوروژێنێت لە چ خواردنێک دوورکەونەوە چ خواردنێک بخۆن چ خواردنێک هۆکار و چ خواردنێک هۆکار نییە بەگشتی من کە نەخۆشێک دێتە ئیسچارە بە من دەکاوکو پسپۆڕێک دەڵێت دکتۆر چ خواردنێک بخۆم چ خواردنێک نەخۆم بۆ نمونە دەنەخۆش ئەگەر وەرگین هەروەکو نمونەیەک لەو دەنەخۆشە بۆ نمونە پێنجیان دەڵێن دکتۆر ئێمە بە دانەوێڵی هیچ کێشەمان نییە دەڵێن بخۆ مادام کێشەت نییە ئەو هۆکار نییە بۆ تو ناکرێ مەسەن لەو خواردنی دانەوێڵە کە بەشێکی گرنگی ژیانی ڕۆژانە و خواردنی ڕۆژەمان نەمان پێک دێنێت نەخۆشەکە مەحروم کە لەو خواردنان دەڵێن ئەوانە بخۆ بەڵام بە چ خواردنێک تێک دەچی نەخۆش دەڵێ بە ئەو خواردنانی کە مادەی کافاینی تیا کە ئەوان نەوەکو نمونە دێنەوە بێگومان ئەمانش هۆکارن لەناو ئەو هۆکارەکانی خواردن کە پەیوەندیان بە نەخۆشی گرژی قۆڵۆنەوە هەیە دەڵێ بە شیرینەکان تێک دەچن بۆ من دەڵێ بە ترشی و تیژی تێک دەچن بۆ من دەڵێ بە ئەوانەی کە مادەی کافاینیان تیاوەکو باسمان کرد چکولاتەیە چایە قاوەیە نیسکافێک کە لەم ڕۆژگارەدا زۆر بەکاردێ ئەو خواردانە لە زۆربەی کافتریاکانە باڵێن بەردەسا لە زۆربەی بۆنەکاندا کۆلایە بۆ نمونە مادەی کافاین تێدایە ئەمانە خواردنی باش نین بەگشتی بۆ ئەو نەخۆشانە بەڵام نەخۆشی دەڵێت کرم بەو شتانە تێک ناچم ئاسایە کە تێک ناچی دەتوانی بیخۆی سەبارەت بەو گۆڕانکارین کە بەو سەر ئەو خواردناندا هاتووە بۆ نمونە مەسەلەن ئارد ئەو خواردنانێک کە مادەی شەکلی فرکتۆزی زۆر تێدایە ئەگەری توشبوون بە نەخۆشەکە زیاتر دەکات وەکو دانەوێڵەکان وەکو شیر وەکو بەرهەمەکانی شیر بە تایبەتی پەنیر یەکێکە لەو خواردنانە کەوە ئەگەری توش بوون و نیشانەکان زیاد دەکات لە کەسێک توش بەم نەخۆشیە یعنی ئەگەر کەسێک هەستی کرد ئەو حاڵەتانەی هەیە باشتر وایە خۆی یەکەم جار تێستێکی خۆی بکاکە بزانێت کام خواردنە زیاتر حاڵەتەکەی لێ خراپترەکە باشە ئەمە دکتۆر سامان ئەچێتە بواری ئەوەی کە مەسەلەن ئایا کەسێک بە شێوازێکی درێژخایەن هەیەی یان لەوانەیە ساڵی جارێک بێ و دوسێ ڕۆژ یان ڕۆژێک ئیزعاجت بکە و بڕوانێتەوە وە سەبارەت بە نیشانە و کۆنیشانەکان سکاڵاکان گرفتەکانی ئەم نەخۆشیە لە کەسێک توش بوودا دەگۆڕێت لەوانەیە کەسان هەن تەشخیص کراون بە نەخۆشی گرژی قۆڵۆن لە ژیانیان جارێک توش بوون کەسانێکیشەیە لیان بۆتە درێژخایەن کەسانەکەن لە مانگێکدا لەوانەیە نیوەی مانگەکە 15 ڕۆژ بەم ژانەوە بتلێنەوە و نەخۆشی شەیە چەند مانگێک جارێک دەیگرێت ئەوانی کە دەیگرن نەوبەکە چەند دێت بۆیان نەخۆشیە چەند دقەیەک دەخانێ ئەم گرژبوونی قۆڵۆنە بەڵام دوایی بەنەمانی هۆکارەکە بەنەمانی ترس و دڵە ڕاوچەکە بە چاکردنەوەی ستایلی خواردنی نەخۆشەکە باش دەبێتەوە بە چەند دقیقەیەک لەوانەیە باش بێت یاخود بە چەند ساعتێک باش بێت بەڵام نەخۆشیە شەو ڕۆژ یا هەفتە بە بەردەوامی بەم ژانەوە دەتلێتەوە کەواتە ناتوانین وەختێکی دیاریکراو و دانین بۆی کە بڵێن ئەم گرفتە یاخود ئەم سکاڵا و نیشانی نەخۆشە بۆ ماوەی چەند دقەیەک یاخود چەند مانجێک بەردەوام دەبێت کەواتە ڕەنجێکە لە بینی چەند دقەیەکەوە تاوەکو جاروە هەیە نەخۆشەکە هەتاوەکو ژیانی نەخۆشەکە هەیە بەردەوام دەبێت هاوکردنی یان بڵین باشتر وایە بڵین کاتێک کە کێشەیەکی دیکە لە کۆڵۆنێ بۆ نمونە کەسەکە خواردنێکی پیسی خواردووە وای لێ کردووە ناوپۆشی ڕێخۆڵەکانی بە شێوەیەک ینی هەوی کردوێت لە ڕووی میکرۆبیەوە بێیان ڕوشانێکی لێ دروست بووبی کە ئەمە زیاتر کە ئەوەی جۆمان لێ دەبێت زیاتر لە ئەنجامی خواردن لە دەرەوە ینی کە وەکو باسەکرد فاسفود یان ئەو خواردانی کە لە چێشتخانەکان بە خەبارەیەکی گەورە ئامادە دەکرێت ئەو کەسانەی ئاسان پرسیار لەوە دەکرێت دەڵێ ئایا ئەمن ئەگەر هەرچەندە تۆ باسی کرد کەسێک بۆ کەسێک دەڵێ من لە خواردنی ماڵەوە هیچ کێشەم نییە بەس خواردنی دەرەوە عیلاج چیە لە جاروباری منیش حەزم لێ
بڕۆم لە مەطعمێنانی بۆ ئەو کەسانی کە توش بوون وەکو جەناب دەڵێ ئەو دەڵێ عیلاتچیە ئێمەش وەکو پسپۆڕێک جوابی چارەسەرەکەی مەسەڵەن ئەگەر بێنە سەرەوە لەوانەیە فەقەرەی دوای ئەو بێ بەڵام ئەم با لێرە بێنە سەر چارەسەرەکەی گەورەترین بەشی چارەسەری ئەم نەخۆشیە بریتێ لە پارێزێکە گەورەترین بەشی واتە نەخۆشە گەر پارێزی نەکات ئەوە با چاوەڕی چابوونەوە نەکات زۆر پارێزی ئەو دوورکەوتنەوە لە پستان دەروونەکان چ گۆڕان کاری بەسەر ستایلی خواردنی خۆیدا ئەمانە زۆر گرنگە و پێویستە هەموو زانیاریمان هەبێت لەسەری لە دەرمان زیاتر سوودی هەیە خۆ پارێزی زۆر باشە ئێوە چۆن دەستنیشان چۆن هەوڵ دەدەن یان با بە شێوازێکی تر بڵێ کەی پێویستە ئەو کەسە بێتە لای ئێوە بۆی بزانێ ئەمە چی حاڵەتێک خۆی نەخۆش ئەم سکاڵایانە هەیە بوو کە باسمان کرد بە شێوەیەکی گشتی خۆی ئۆتۆماتیکیان دێت نەخۆش سکاڵا دەکات پزیشکی پسپۆڕ یاخود هەر پزیشکێک ئیشکاری چیە پێشوازی لە نەخۆش دەکات نەخۆش لە چ حاڵتی دێت یان ئادەمزاد لە حاڵەتێک ڕاوێژ بە پزیشک دەکات لە کاتێکەوە گرفتێکیە ئەم حاڵتانەکو باسمان کرد لە نیشانەکان و کۆنیشانەکان بە ژانی زگ و قەبزی غازات یاخود ئیسهالی و غازات و خراپی هەرسکردن و ئەم حاڵتانە زیاتر دێن سەبارەت بە دەستنیشانکردن ئەمە شتێکمانەیە لە بواری پزیشکیدا پێ دەڵێن diagnosis of exclusion واتە تو هەوڵ دەدەی ئەو تەسەوری چ نەخۆشیێک لەو نەخۆشە دەکەیت لەم کۆنیشانە و لەم سکاڵان لەم گرفتانی کە نەخۆشەکە ڕاوێژی پزیشکی کردووە تەسەوری چ نەخۆشیشی لێ دەکەیت ژانی زگ بۆ نمونە لە هەوکردنێکی گەدەوە دەست پێ دەکات لە هەوکردنێکی بۆڕێکانی میز دەست پێ دەکات لە هەوکردنی کو ئەندامی زاوزێ دەست پێ دەکات قۆڵوان دیسان بەشێکە مەسلەی زەردا و بەشێکە مەسلەی ڕیخۆڵە کوێرە بەشێکە ئەمە دەبێت وەکو پزیشکی پسپۆڕ چۆن دەستنیشانی بکەین ئەم شتانە بەلاوە بنین واتە کاتێک کە زانیمان نەخۆشەکە ئەم شتانەی نییە ئەو جە بڵین نەخۆشەکە جەنابەت ئەتوو گرژی قۆڵۆن تەیە هیچ نەخۆشیشتر نییە کە شایانی بەهەست بێت پێویستی بە چارەسەرێکی درێژخایەنە بێت خود با بڵێن پێویستی بە نەشتەرگەری بێت کەواتە تەشخیصکردنی تەشخیصی ئەکسکلوژنی پێ دەڵێن یاخود بەلاوەنانی هۆکارەکانی تری ئەم ژانەزگە ئەمەش زۆر دەگرێتەوە ئەو جە بە پێی نەخۆشەکە دەگۆڕێت ئەگەر هاتوو نەخۆشەکە ژاین لەسەرەوەی زگی هەبوو فەرق دەکات لە خوارەوەی زگی هەبوو تەسەوری ڕیخۆڵە کوێرەمان لێکرد فەرق دەکات لەگەڵەوەی تەسەوری بەردی زەردا و گرفتی گەدەمان گەدە و دوانزە گرێمان لێکرد ئەمان بە کۆمەڵێک پرۆسەدا تێپەڕ دەبێت وەکو هەر پزیشکێک وەکو هەر خوێندکارێک قوتابیەک لە بواری لە کۆلیژ پزیشکیدا دەخوێنێت ئێمە بەیسکێک فێربووین بناغەیەک فێربووین تەشخیصکردنی هەموو نەخۆشیەک بە سێ پرۆسەدا تێپەڕ دەبێت پرۆسەی قسەکردنی نەخۆش کە پێی دەڵێن هیستری پرۆسەی فەحەزکردن دەستلێدانی و چاوتێبڕینی نەخۆش لەلایەن پزیشکی پسپۆڕەوە سەماعیش لەسەر دادێن دەستێکی لەسەر دادن ئەمان فەحسی دکتۆرە و بەشی سێم بریتە لە پشکینەکان ئەوجە پشکنی تاقیگەیە پشکنینی نازوورە پشکنینی ئەشیعەیە ئەمانە هەمویان فاکتەرن یاخود ئاسانیمان بۆ دەکەن بۆ ئەوەی کەوا بگەینە تەشخیصی نەخۆشەکە ئەم حاڵەتە قەدەبێتە هۆی ئەوەی کەسەکە لەگەڵ پیسایی خوێن ببینێ ینی هیچ هۆکارێکی چکە ئەو پرسیارەشمان لێکراوە بەڕاستی ئەمە هۆکار تۆپیکێکی زۆر زۆر سەرچیە بابەتێک زۆر زۆر سەرچی ئەگەر نەخۆشە کات و گرژی بە گرژی قۆڵۆن تەشخیص کرا و نەخێر نابێت نەخۆشەکە لەم حاڵەتەدا ئەگەر تەنها گرژی قۆڵۆنی هەبێت باسی ئەوە ناکەم ئەگەر هەوکردنێکی گەدە و دوانزەگەی لەگەڵ هەبێت ئەگەر هەوکردنێکی قۆڵۆنی لەگەڵ هەبێت ئەگەر خوا نەخواستە گرێژ تێر پەنجەیی لە قۆڵۆن و لە ڕیخۆڵی هەبوو ئەگەر نەخۆشێکی مایەسیری و برینی کۆم و ناسووری کۆم و ئەم شتانەی لەگەڵ هەبوو ئەمە جیاوازە بەڵام ئەگەر نەخۆشەکە بە سافی بە گرژی قۆڵۆن تەشخیص کرابوو نەخێر نابێت خوێن لەگەڵ پیسایی هەر کاتێک خوێن لەگەڵ پیسایی هات ئەم پێڵێن یەکێک لەو هۆکارانەی فاکتەر مەترسیان کە دکتۆر لێ دەترسێ یاخۆ بۆ لێ دەترسێ مەبەستمان ئەوەیە کە ئینزاری ترە لە پشت بابەتەکەەوە شتی گەورەترمان لە پشت بابەتەکەەوە لەم حاڵتە نابێت نەخۆشەکە تەنها بە وازی لێبین بڵێن گرژی قۆڵۆن تێ و بڕۆ ماڵێ دەبێت پشکنی زیاتری بۆ بکرێت لانیکەم بۆ ئەوی بزانین کە نەخۆشەکە هیچ گرفتێکی گەورەتر وەکو بەتایبەتی شێرپەنجەی قۆڵۆنی نییە چکە گوتم نیشانە و نیشانەکان زۆر جار تێکەڵ دەبن لە بین ئەم نەخۆشیانە ئەماژەت پێکرد بەشێک لە حاڵەتەکان یانەوەی کە ئێستا لە دنیاە دەگوزارێت لایەنە دەرونیەکەیە زۆر جار هەیە سەرهەڵدانی ئەم نەخۆشیە کێشەیەکی تری دەرونی بۆ کەسەکان دروستەکە کە دەپرسن ئایا دکتۆر سامان ئەم حاڵەتە ئەگەری ئەوەی هەیە بگۆڕێ بۆ شێرپەنجە کە ئەمە لەوانەیە خەلقیەک و ڕانڕایەکی زیاتریانن لەوانەیە بچێتە لای تۆ دوای بچێتە لای برادێکی ترت هەفتانە دکتۆرێک کا بەس بۆ وەرگرتنی ئەو وەڵامە بێگومان لەبەرەوەی نیشانەکان و گرفتەکان زۆر زار تێکەڵن نەخۆش حەقی نەگەر بترسێت بەڵام کە دکتۆر پزیشکی پسپۆڕ نەخۆشەکەی دڵنیا کردەوەی کە ئەم گرفتە پەیوەندی نیە بە شێرپەنجەی قۆڵۆنەوە دەبێت دڵنیا بێتەوە و لە قەلقی نەفسەکە خۆی نەجاتدا بۆچی چکە وەکو حەڵقەیەک وایە قەلقی نەفسەکە دەبێتەوە هۆی قۆڵۆنەکەش دیسان بێتەوە نەخۆشی ناڵی نەخۆشی نفسی بەڵام ترس و بارێکی دەرونی نا لەبار بۆ نەخۆشەکە دروستکە ئەمە وەکو لە چارەسەرەکەی باسمان کرد ئاماژەیەکمان پێدا
ئەمە بۆ خۆی نایڵێ نەخۆشەکە چارەسەر بێت کەواتە دەبێت ئەم سایکل ئەم حەڵقەیە تێک بشکەین نەخۆشەکە لا نیکەم یەکەم جار دڵنیا بکرێتەوە ڕێئەشور بکرێتەوە ئەم گرفتەی پەیوەندی بە شێرپەنجەی قۆڵۆنەوە نییە. سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکە و بۆ بینەری بە ڕێزش ئەوانی کە نەخۆشەکان وەکو باسم کرد نەخۆشیێکی باوە لەناو کۆمەڵگادا یان دڵنیا بنەوە لەوەی کەوان خودی نەخۆشی گرژی قۆڵۆن بە هیچ زۆرێ نەدەگوەڕێ بۆ هەوکردن نەدەگوەڕێ بۆ شێرپەنجەی قۆڵۆن بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمە بێ هەواڵێکی دڵخۆشکەر بێ بۆ کەسانی کە تا ئێستا بەم شێوە بیریان کردویان دەبێت بە هەندی هەڵبگرن بەڵام وەکو گوتم ئەمەش مانای ئەوە نییە کە تەواو ئیتر خۆیان ئیهمال بکەن خۆیان فرامۆش بکەن لە چارەسەر و لە پارێزیکردنەکان و لە ڕاوێژکردن بە پزیشکی پسپۆڕ وەکو باسم کرد و بارەشی دەکەم هەندێک جار گرفتەکان و سکاڵاکان نیشانەکانی نەخۆشەکان پێک دەچن هەر ئێستا کاتی ئەوەیە ئێمە پێمان بڵێ چۆن ڕێگری بکەین و چۆن چارەسەری بکەین لەبەرەوەی ئێستا قسەیەکیش بڵاو بۆ تۆ یان مەسەلەن قسەیەک هەیە لە بینی خەڵکە زۆر کە ئەمە چارەسەری نییە لەوانەیە خۆشت چەندین جار لە نەخۆشەکان گوێت لەم قسێ بوو بێ یان لە کەسوکاری نەخۆشەکانە ئایا ئەمە تا چەند ڕاستە؟ خۆی هەم ڕاستێکی زۆری تێدایە هەم نەخۆشی ناحەقینە کە بیستوێتی کە چارەسەری نییە بەڵێ چارەسەری هەیە لەبەر ئەوەی فاکتەرەکانی مەترسی توشبوون بەم گرژی قۆڵۆنە ئەگەر لا برێن بەڵێ چارەسەری تا حدێکی زۆر ناڵێن 100% شتێک نییە لە بواری مطلق بێت ئەتوانین کەمیکەینەوە بەلانیکەم ئەگەر هاتو نەخۆشەکە تەنها بە چەند جۆرە خواردنێک تێک واز لە خواردنانە بێنێت کەواتە پارێزیکردن زۆر گرنگە ئەگەر هاتو نەخۆشەکە هەندێک پارێزی هەیە هەندێک چارەسەر هەیە لە دەسەڵاتی نەخۆشە خۆیدا بەڵام ئەگەر هاتو نەخۆشەکە بە عیل ئەم کێشەی قۆڵۆنیان هەبوو تاوانی ئەو نییە کە لەو خێزان لەدایک بووە کە بە عیلە ئەو کێشیان هەیە ئەگەر هاتو هۆکارەکەی نەزانراو بوو وەکو دەڵێ خواشتەکەی هێنابوو ئیتر هیچ هۆکارێش مەترسی تری لە پشتەوە وەکو لایانی خواردن و لایانی پستانی دەرونی و ترس و دڵڕاو چێمشتانە ئەوەشیان لەوانێت تا حدێک پێویستی بە چارەسەر بێت پێویستی بەدا و بەکارهێنانی دا و دەرمان بێت ئەجینا بەشەکانی تری پێیان دەڵان ریڤەرسبڵ ڕیسک فاکتەر ئەو فاکتەرانەی کە هۆکارن بۆ بتوژبوون بە هەندێک نەخۆشی بەڵام پێچەوانە دەکرێنەوە دەکرێت پێچەوانە بکرێن دەکرێت ئاراستەکان بگۆڕێ ئاراستەکان چاک بکرێتەوە نەخۆش لانی کەم پارێزی لەو شتانە بکات لە ترس و دڵڕاوچە و پستان دەرونەکان دوورکەوێتەوە خواردنی خۆی چاک بکات بۆ خواردنانی کە پێی تێک دەچێت لێ دوورکەوێتەوە ئەمانە بەشێکی زۆریان چارەسەر دەبن با بڵێن یاخود گرفتەکان کەم دەبنەوە بەشێکیان ئەوانەی کەوا گرژی قۆڵۆنیان هەیە هەست بەو ناڕەحەتێ دەکەن لە زگیانەوەکو لە یەک لە فەقەرەکان جەنابەت ئاماژەت پێ کرد غازاتیان زۆر دەبێت غازات قۆڵۆن گەورە دەکات قۆڵۆن فراوان دەکات کە فراوانی کرد زەخت لە دیواری زگ دەکات زگی ئەستور دەکات نەخۆشەکە وا هەستەکە قەڵەوە بەڵام لە ئەسڵا لەوانەیە قەڵەوی نەبێت زیاتر غازات بێت وەرزشکردن بەشێکە لە هۆکارەکان یاخود خاڵەکانی چارەسەرکردن کێشێنانە خوارەوە بێگومان دیسان گرنگخستنی ژەمەکان تێک نەدانی ڕێکخستنی ژەمەکان بە تایبەتی یەکێک لە فاکتەر هەر سەرچەکانە بۆ چارەسەر یاخود بۆ ڕێگریکردن لە ئەو نیشانە و سکاڵایەنە واتە ئەگەر هاتو نەخۆشەکە ئەو گرفتی خواردن وشتی هەبوو گرفتی خواردنەکەی جگەلەوەی کە چاشی دەکات لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ناوەڕۆکی خواردنەکەیەوە دوورکەوێتە لەو خواردنانی کە باسمان کرد لە هەمان کاتیشە جەمی ڕێکوپێک بخوات ناکرێت بۆ نمونە ئەمڕۆ ساعت 12 نیوەڕۆ هەستێت جەمی بەیانی بخوات بەڵام سبەینێ دەوامی هەیە ساعت 8 بەیانی بخوات واتە ڕێکوپێکردنی کاتی جەمەکان ئەمەشیان بەشێکی زۆر گرنگە لە پێویستی بەوەیە تۆزێک خۆی پێوە هیلاکە وەکو دەرمان هیچ دەرمان هەیە کە مەسەلەن نەخۆشەکە پێ ئیسراحەت بکە یان ئەبێ بە شێوەیەکی بەردەوام بەکاری بێنێ دەرمانەکان بۆ کەمکردنەوەی بەڵێ دەرمان هەیە بەڵام بۆ کەمکردنەوەی ئەم گرژەیە واتە وەکو باسم کرد تۆ لە شوێنێکە تەشەنووت هەیە لە ماسوولکان تا دەرمانشی دژە تەشەنووش دەخۆیت دژە گرژبوون دەخۆیت لە گرژبوونی دیوارەکانی ماسوولکانی دیواری قۆڵۆن و ڕێخۆڵە کۆ ئەندامی هەرسیش بە هەمان شێوە دەرمان هەیە بەڵام دەرمانەکە گوتم تەنها گرفتەکان کەم دەکاتەوە ئەگەر هات هۆکارەکانی مەترسی توشبوون و هۆکارەکان بەلاوە نەنرێن و ڕزگارمان نەبێلی نەخۆش ڕزگاری نەبێلی دەرمان کاکە چارەسەر نییە تەنها گرفت و نیشانە و سکاڵاکان کەم دەکاتەوە دکتۆر سامان تاهر پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی زۆر سپاس بە زانیاریەکان زۆر بەسوود بوون هیوادارم یعنی پەیامەکە بە تەواوەتی وەکو خۆی گەیشت بێتە خۆشەویستانە سپاس بۆ جەنابیشتان و بە هیوای ساغی و سەلامەتی بۆ هەموو ئەو نەخۆشانێکەوە بینەریشمان بوون زۆر سپاس دەوان خۆشەویستان ئەوەی هەیە بڵین هەڵچوونی کۆڵۆن و گرژبوونی ماسوولکەکانی وەکو ئەو شێوەیە کە دکتۆر سامان باسی کرد بەڵام زیاتر پێویستمان بەوەیە کە ئێمە شێوازی ژیانمان کاتی خەوتنمان خۆراکمان و ئەنجامدانی وەرزش و هێنانە خوارەوەی چێشمان ڕێگایەکی باش بێ هەم بۆ خۆپارێزی هەم بۆ کەمکردنەوەی نیشانەکان چونکە ناکرێ بەردەوام
ئێمە دەرمان وەربگرین هەموو لایەکتان هەر تەندروست بن خواتان